değerli izleyiciler. Medya Haber kanallarında sizlerle beraberiz. Bernameye Taybet. Öncelikle programımıza hoş geldiniz. Endam Konsey Revebira Keceke Mustafa Karasu bu meyvane televizyona Medya Haber. Önder Apo'dan intikam alınıyor. Sen niye Kürtleri örgütledin? Mustafa Karasu de bernamede tecritali İmraliye devam dike u astenginle peşiya hevditini Komkujiya Paris u Perpisyariyen Devleta Fransa de heman demede peşketinin Kurdistan Türkiye u Rojlata Nabin be berferehin Erkan Her yerinde insanların özgürlük ve demokrasi mücadelesinde yaşıyor. Bernameye Taybet işevliguri saat amede saat bistan de hundikarın de radyoya denge gelde göhtari bikin. Gerçek bütün Kürt halkı da biliyor. سلااوتان لێبێ هەموو کاتتان باش بەڕێزان بەرمەتی ئەوکارانم هەوڵەکانتان پێشکەشەکەین بیسەرمانن. یاریەکە دەڵێت بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورکەوە زیان بە هێزەکانمان نەکەوتووە. یاریەکە لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی ئاسۆس ڕاگەیاندووە کە بۆی و هێرشان و هیچ زیانێک بەرهێزەکانە نەکەوتووە، بەڵام تەنیا زیان بەرباخ و کێڵگەی هەوڵاتیانی ناوچەکە کەوتووە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمنێکینەکانی پاراسی ڕۆژهەڵاتی کوردستان یاریەکە لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی ئاسۆس ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. دەڵێت لە ڕێکەوتی 6 کانونی دومی 2024ەوە فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک 4 جار هەرێمی ئاسۆسیان بردمان کردووە. ئەوەش خراوەتە ڕوو لەو هێرشەدا هیچ زیانێک بەرهێزەکانیان نەکەوتووە، بەڵام باخ و کێڵگەی هەوڵاتیان لەو ناوچەیە زیانی بەرکەوتووە. سبەی شاندێکی دەم پارتی سەردانی جیابە بکەن واردولا گفتوگۆ لەبارەی هەڵبژارنی شارۆنەکانی تورکیاوە بکەن. میدیاکانی تورکیا بڵاوان کردوەوە سبەی پێنجشەممە شاندێکی پارتی یەکسانی و دیموکراتی گەلان دەم پارتی سەردانی پارتی گەلی کۆماری تورکیا جیابە بکەن هەڵبژارنی شارۆنەکانی مانگی سێم ساڵ تەوری سەرەکی کۆبوونەوە کە دەبێت. دەم پارتی چەند جارێک لە زاری سەرکردەکانیەوە بڵاوی کردوەوە ئامادە نین دەنگ بە هیچ کاندیدێک بدەن فاشست و دژە کورد بێ هەر پارتێک لە تورکیا بێ سەرکەوتن بەدەست بێنێ ئەوە پێویستی بە پشتیوانی کوردان دەبێت. ئێستا پارتەکانی تورکیا چیان لە دەست دەنگی کوردانی باکووری کوردستانە بە جۆرەی دەنگی کورد لە بژارنەکانی مانگی سێم ساڵ شارەوانەکانی تورکیا یەکلایکەرەوە دەبێت بۆ مانای کورد سەنگی مەحەکی دەرچوونی هەر پارتێکە لە تورکیادا. مانگی سێم ساڵ هەڵبژارنی شارەوانەکانی تورکیا بەڕێوە دەچێت. ئێستا پارتە سیاسیەکانی وڵاتی سەرقاڵی دروستکردنی کوتلەیەکی بێزن بۆ بەدەستهێنانی زۆرترین دەنگ. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسێ ڕێبەرەوەی جەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 45مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوەی جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکردووە و چالاکیەکەش لە ڕۆژەی 45میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوەی جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردو و بڕیارە تاکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. تادێ هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچە جیاوازەکانی باشوور و ڕۆژاوی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات بە جۆرێک لە کۆتایی 2023دا لە ماوەی 6 ڕۆژدا 7 جار هێرش بۆ سەر گوندەکانی سنووری چەمچەماڵ لە ناوەڕاستی باشووری کوردستان بەردەوام بۆ. ئازاد گوڵەدین و عادنان ساڵەی نووسەرانی چەمچەماڵن دەڵێن ئەوەی کە دەکرێت دەستدرێژیە ئەگەر هەڵوێسفان نەبێ هێرشەکان بەردەوام دەبێ بۆیە دەبێ هەموو چین و توێژەکان لە دژی بۆستنە و ڕێگری لە بکەن. هیچ بابەتێک دروست نەبوو یاخود لە هیچ شوێی دنیای ئەمە ڕێگەپێدراوە نییە کاتێک تۆ قوارەیەکت هەیە ئاوت هەیە خاکت هەیە وڵاتت هەیە ئاڵات هەیە بەڵام کەسێکی تر لەلایەنێکی تر و دەستەیەکی تر بێپرسی تۆ بێویستی تۆ بێخواستی تۆ هەڵەکتێتە سەرد و کێشت بۆ دروستەکە ئەگەمە لە هەر پارچێکی تری دنیا دروست بێت ئەم جۆرە حاڵە
حاڵەتانە یەکسەرباری ناسایی ڕاگەندرێ بڕیاری گەورەی تادرێ چونکە ناکرێت تۆ لە بەرامبەر کارە ئابێ پەرچەکردارت هەبێ کاتێک تۆ بە بەردەوامی هەڵەکوتنە سەرێت وە سنوور تەبەزێنن وە سوکایەتیت پێکەن و دەست بۆ پیرۆزیەکانی ڕاکێشن و کارت نییە یعنی کاردانەوەت نییە پەرچەکردارت نییە ئەمە لەم شوێنەیە لەم خاڵەیە نامێنێتەوە پەلە هاوێ بۆ دەستدرێژی تر پەلە هاوێ بۆ گۆڕانکاری تر پەلە هاوێ بۆ سوکایەتیکردنی تر بۆیە لە ڕووی سیاسیشەوە حەقیقەتی بەرپرسانی ئێمە لایەنە پەیوەندیدارەکانی ئێمە لێدوانی فەرمیانە بێت و ئەم چەمچەماڵەی کە ئێستا ئێمە تیاین و بە درێژایی مێژ و کەوتوتە بەرهێرش و پەلامار و داگیرکاری و سەروەری شکاندن و پێشێلکردن و کوشتنی ژن و مناڵ و خەڵکە بێتاوان و سیڤیلەکەی کوردستانیش و دەسەڵاتی کوردیش هەمووی تەباو یەکگرتوو بن لەسەر ئاستی پێشێلکارەکانی کوردستان هیچ لایەکیان پاسا و بۆ لایەنەکەی تر نەهێنێتەوە و بۆ بردومانکردنی شوێنەکەی تر نێنێتەوە کورد هەر کووردە بێگانە ئەوەی ناپرسیە بەخوا کوردستان هەر کوردستانە کورد هەر کووردە خاکی کوردستان هەر کوردستانە بەخوا سێری چاوی کاڵی تۆ سێ چاوی کاری من ناکە ئەمڕۆ من تیرۆرەکە و من ئەکوژە وڵاتی من پێشێلەکە و شوێنەکەی من بەینی شوێنەکەی جەنابەت پێشێلەکە بە هیوام هەمومان یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێست بین و دژیان بۆستینەوە و هەوڵ بدەین ڕایان بگرین و وڵاتانی دەرێش پاڵ پشتمان بن. بڕیارە یەکێتی گەنجانی زیدی سێمین کۆنفراسی خۆیان لە 12 کانونی دومی 2024 ئەنجام بدەن و گەنجانی ئێزیز خان لە بەیاننامەیەکی کۆنفراسەکە ڕایانگەاندە و کۆنفراسەوەی لەسەر شانی ئەوانە ئەوەیە کە بەڕێخستنێکی باش و خەباتێکی سەرکەوت و ئەنجامی یاخود ئامانجی دوژمن تێک بشکێنن. ئەم ئەرمانجا دژمن بالا دەرخینن هەر جوانێکی ڕێخستن کردی تێمەعنەک و پیلانێن دژمن بالا دەرخستن لەسەر بی ئەساسی بێشیعارش بۆ ئازادیە ڕێبەر ئاپۆ جەنگە ئازادیە سەر بخێن خۆسەریە شنگالێ مسێوگەر بکەن ئەم کۆنفرانسە خۆیە سەیەمین یا یەکیتیە جوانên ئێزیدخانê di تاریخا 12 چلەدا ئەم چێ دکن دووبارە دەبێژن جوان فەدایە ڕێبەر ئاپۆنە و پارێزبانên ئێزیدخانێنە. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕایدەگەنێت دادگایکردنی کۆمپانیاکانی چەکی کیمیایی بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی شارەکە هەنگاوی باشی بڕیوە وەڵامی هەموو کۆمپانیانەی بۆ هاتوۆتەوە و هاوکاری ڕژێمی پێشووی باز بوون بە پێدانی چەکی کیمیایی لە مانگی ئازاری ئەم ساڵدا دادگایکردنەکە ئەنجام دەدرێت. لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دەڵێ دادگا داوای ئەوەی لێکردون ئەو بەرکەوتوانەی ناویان هاتوۆ لە کاتی سکاڵاکە وەکو بەرکەوتەی یانواری 30 شەهیدان بەڵگەکانیان بە راپۆرتی پزیشکی بسەلمێنن کە بەرکەوتەی چەکی کیمیان و سکاڵان لەسەر کۆمپانیەکانی چەکی کیمیایی تۆمار کردووە. پارێزگای هەڵەبجە بە خۆشحاڵیەوە مژدەیەوە دێن کە کەیسەکەمان قۆناغێکی زۆر باشی بڕیوە بەرەو پێشچوونەوەیەکی باشی بڕیوە بەرامبەر بەوەی کە ئەو کۆمپانیا و ئەو کەسانەی کە هاوکار بوون بە پێدانی چەک بەڕژێمی بەعز ڕوبەڕووی یاسا بکرێنەوە لە دادگای سلەیمانی کەیسەکەمان بۆ 12 تەجیل بووە و خۆشبەختانە دادگا ئێستا داوای ئەوەی کردووە کە ئەو بەرکەوتوانەی کە ناویان هاتووە لە کاتی سکاڵاکە هەم وەک بەرکەوتە یان وەک وارسی شەهید داواکرێت ئەو ڕاستکردنەوەی ئەو بەڵگەی کە دەسپات بکرێتەوە بەرکەوتەیە بە راپۆرتی پزیشکیە بێت ئێمە لێرەوە ڕووی دەمانەکەینە سەرجەم ئەو بەرکەوتوانەی کە ناویان تۆمار کردووە وەک بەرکەوتووە لەو وەک بەرکەوتووی ناباران لەو سکاڵایە کە کردویانە با ئەو بەڵگە و دیکۆمنتانەی کە هەیەیانە ڕۆژانە سەردانی بارەگای کۆمەڵە بکەن لێرە تەسلیمی بکەن یان ئەگەر ئەوانەی لە سلەیمانین سەردانی ئۆفیسی سلەیمانی بکەن بۆ ئەوەی بەڵگەکانیان ئامادە بێت چونکە هەموو ئەو بەڵگە و دیکۆمنتانە هەتا بەرواری 12 دەتوانرێت وەربگرێت دوای ئەو بەروارە بەداخەوە ئەو مافەی ئەفەوتێ کە وەک قوربانی وەک بەرکەوتە ئەژمار بکرێت. دوێنێ شاندێکی تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان لە شاری بەختە سەردانی فاغزەدان سەرۆکی ئەنجومەنی بەڵای دەدوەری عێراقی کرد کۆبوونەوەیان لەبارەی چەند پرسێکی گرنگ بەرەمی کوردستان ئەنجامدا. لە سەردانەکەدا ئەردولا گفتوگان لەبارەی پێشێلکاری یاسایانە کردووە کە هەرسێ دەسەڵاتی یاسایی دادوەری و یاسادانان جێبەجێکردن لە هەرێمی کوردستاندا تێکەڵکراوە و لەلایەن پارتێکی دەسەڵاتە داگیرکرارەوە پێشێلکاریان دش بە ئازادی خوازان تەفگەری ئازادی چالاکوانان و تاویچین و توێژەکانی هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی گیراوانی بادینە
کە بە بڕیاری حزبی و داتەشینی سینەرووی جیاواز بە نایتێکدانی ئاسایی شینەتوێ لە زینداندا هەن. بەشێکی دیگەی گفتوگۆکان تایبەت بۆ بەدۆخی مامۆستایانی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا کە حکوومەتی ماوبەسە هەرێمی کوردستان موچەی سێ مانگی موچەخۆرانی نەداوە ئەگەر بەو شازە بەردەوام بێ ژیانی هاوڵاتیان سەختتر دەبێت. بۆی نەبوونی هەلیکار ئەمڕۆ ڕێکخراوی سەنتەری کار بۆ ڕایانانی پیشەوەی وەگەرخستنی توانە سەنتەرێکی بۆ وەگەرخستنی گەنجانی بەکار لە شارچکەی کۆیە کردەوە. هاوکار ڕەندیخانی بەرپرسی ڕێکخراوی سەنتەری کار بۆ ڕایانانی پیشەوەی وەگەرخستنی توانە واژەی بۆ کڕۆم سەنتەرە تایبەتە بە ڕایانانی پیشەوەی بۆ پێدانی زانست و زانیاری لە بوارە پیشەوەکان بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و ئەو کەسانەی کە بێکارن. سەنتەری ڕایانانی کار لە شاری کۆیە کراوەتەوانەیە کە ئەم سنتەرە مۆڵە پێدرای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم سنتەرە تایبەت دەبێت بە ڕایانانی پیشەیی بۆ تیارکردن و پێدانی زانست و زانیاری لە بوارە پیشەیەکان بۆ گەنجان بە تایبەتی گەنجانی دەرچوی زانکۆ پەیمانگەکان گەنجانی بێکار و هەروە کردنەوەی خول بۆ ستاف و کارمەندی دام و دەستگا حکومی و گشتیەکان بۆی کە ئەو پێداویستیانەی هەیە نەبووە ئەندامین کە لە ڕووگەشە پێدانەوە بۆ بەهێزکردنی ئەو بوارانی کە هەیەە. سنتەرەکە ژمارەی گۆرشە و شوێنکاری هەیە بۆ هەر بابەتێک بۆ پێداویستێکمە ڕایانەریش بەتوانامان هەیە و لە ماوەی ڕابردووشدا ئەوما سەلماندوو کە بتوانین خزمەتی گەنجان بکەین لە ڕێگەکردنەوەی خولە پیشەیەکانمانەوە. بەڵێ ئەمە لە ئێستادا وەرشەکانی کۆمپیوتەر هەردوو بابەتی هاردوێر و سۆفتوێردمانەیە بابەتی سپلیت و فێنەکەرە و پاکەرە و بەستانی بۆردی کارەباییمان وەرشەمان هەیە. خەیاتیمانەیە بۆ ژنان و پیاوان وەرشی تایبەت بخۆیان ئارایشت و جوانکاری و سەرتاشی ژنان و کوڕان هەروە هۆڵی گەشەپێدانی مرۆیی بۆ هەموو بابەتەکانی کۆڕ و سەمیناری و ڕاگەاندن و بابەتەکانی بەهێزکردن. بەو پێیکە ساڵانێکە دامەزراندن لە کەرتی گشتیدا نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کوێژ کارگە و شوێنکاری فراوان و گەورە نیە بۆی ڕێژێشی بەرچاو لە گەنجان بە تایبەتی لە کوێ بێکارن. وەزیری ناوخۆیران ڕایگەاندوویەکێک لەو کەسانی تەقینۆکی شاری کرمانی ئەنجامداوە خەڵکی وڵاتی تاجیکستانە ئەوی دیکەش ئەگەری زۆرە هەر خەڵکی وڵاتە بێ پێشتر داواکاری گشتی کرمان لەسەر هەمان دۆسیە 32 کەسی دەستگیر کردووە. ئەحمەد وەحیدی وەزیری ناوخۆیران لەبارەی ئاشکراکردنی ناسنامەی ئەنجامدەرانی تەقینۆکەی پارێزگای کرمان ڕاگەیەنرایەکی بڵاو کردوەوە و دەڵێت چەند ڕۆژێک لە مۆبایل لە شاری کرمان لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکان هێرشێکی تیرۆریستی ئەنجامداوە. یەکێک لە ڕژبەرەکان خەڵکی تاجیکستان و ئەگەری زۆریشێ ئەنجامدەرێکی دیکەش خەڵکی وڵاتە بێ. ئەمەژێ بۆشکوڕە هەندێک لەو سەرچاوانە پەیوەندیان بە هێرشە تیرۆریستیەکەوە هەبووە دەستگیر کراون و دەستگامنیەکان دەستیان بەسەر ژمارەیە کەلوپەل داگرتووە کە لە بەردەستی هەرشبەرەکاندا بووە. پێشتریش داواکاری گشتی پارێزگای کرمان ئاشکرای کرد